حکوومەت لەسەر گیرفانی خەڵک هەنگاوێکی دیکەی مەترسیدارینە بە نهێنی گرێبەستێکی دیکە لە بەرژەوەندی کۆمپانیایەکی حیزبی واژوو کرا. دوای ئەوەی پێشتر خزمەتگوزاریەکانی دادنووسی کۆکردنەوەی کرەی ئاو و تابلۆ و زبڵ و خاشاک و تاقیگە درا بە کۆمپانیاکان لە نوێترین هەوڵدا حکوومەتی هەرێم تۆماری تاپۆکانی هەرێمیشی دا کۆمپانیاکان. شیلان عارف بریکاری وەزارەتی دادی حکوومەتی هەرێم لەم بارەیەوە ڕایگەیاند ئەو گرێبەستە ڕەت دەکەینەوە کە بە شێوەیەکی نایاسایی و بەبێ ئاگاداری ئێمە بۆ بە ئەلیکترۆنیکردنی تاپۆکانی کوردستان واژوو کراوە. وتیشی هەنگاوی لەو جۆرە جگەلەوەی دەبێتە بە هەدەردانی سامانی وڵات ئاوکات مڵک و ماڵی هاوڵاتیان دەکەوێتە دەست کۆمپانیایە کە هیچ زانیاری و پێشینەیەکی لامان نییە. گرێبەستەکە بەنهێنی لە ڕێگەی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری لە ئەنجومەنی وەزیران واژوو کراوە. بەپێی بەدواداچوونەکان زۆرینەی ئەو گرێبەستە نهێنیانە دەدرێتە کۆمپانیای بەرپرسانی باڵای حیزب. پێش هەفتەیەک دادگای کارجێری هەرێم گرێبەستێکی کۆمپانیایەکی بۆ کۆکردنەوەی پارەی تابلۆی هەڵوەشاندەوە ڕاشی گەیاند تەنها وەزارەتی شارەوانی مافی کۆکردنەوەی پارەی شارەوانی هەیە، بەڵام تا ئێستا بڕیارەکەی دادگا جێبەجێ نەکراوە. پێت وایە لە داهاتوو چه خزمەتگوزاریەکی دیکە دەدرێتە کۆمپانیاکان.